گەڕەکەکانی کەرکووک لە ڕوانگەی مێژووەوە. مێژووی دروستبوونی شاری کەرکووک و ئاوەدانی تیایدا دەگەڕێتەوە بۆ سەردەمێکی زۆر کۆن کە بۆ سەردەمی ئاوەدانی گۆتی و لۆلۆییەکان دەگەڕێتەوە. هەڵبەت لەو سەردەمە کۆنانەدا خەڵکی تەنها لە نێو شارەکاندا لە نێو شوورەکاندا دەژیان. مێژووی دروستبوونی شاری کەرکووک و ئاوەدانی تیایدا دەگەڕێتەوە بۆ سەردەمێکی زۆر کۆن کە بۆ سەردەمی ئاوەدانی گۆتی و لۆلۆییەکان دەگەڕێتەوە. هەڵبەت لەو سەردەمە کۆنانەدا خەڵکی تەنها لە نێو شوورەکاندا لە نێو شارەکان نیشتەجێبوون و ژیانیان دەگوزەراند، چونکە لەو سەردەمانەدا شار واتە قەڵا قایمترین شوێنی بەرگریکردن و خۆپارێزی بووە لە هەڕەشە و هێرشی داگیرکاری. بەڵام بە تێپەڕینی ڕۆژگار و لە ئاکامی کۆمەڵێک هۆی دیاریکراودا لەوانە گەشەکردنی ژمارەی دانیشتوان لە سەدەکانی 16هەم و 17هەم شارەکە فراوان بووە. ئەو فراوانبوونەش شێوەکەوانەیی بە ئاقاری ڕۆژهەڵات و باشووری قەڵادا بووە. لە باربوونی کەش و هەوای شار و ناوچەکە هەروە ڕێژەی بارانبارین تیایدا کاریگەری کارای لەسەر گەشەکردن و فراوانبوونی شارەکە هەبوو لە گشت بوارەکاندا، بە تایبەت ئابووری و کۆمەڵایەتی و شارستانی لە سەردەمەکانی دواتریشدا. بەهۆی ئاتنە ئارای شەقامگیری سیاسی و بەهێزبوونی ئەمن و ئاسایش و بڵاوبوونەوەی دام و دەستگاکانی حکومەت لە دەرەوەی سنووری شار، بە تایبەت لە کۆتاییەکانی سەدەی 19هەم شاری کەرکووک گەشەی سەند و گوند و ئاوەدانیەکانی نزیک شار کەوتنە نێو بازنەی شارەوە. هەر بۆیە گەڕەک و شەقام و پەرزگا و مزگەوت و تەوراتگە و چالاکیە ئاینی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و ئابووری و بازرگانی لە سەرتاپای شارەکە گەشەی کرد. گەڕەک بە یەکەیەکی بنچینەی دەژمێردرێت لە پێکهاتەی شارەکاندا کە ڕوخسارەکانی پێکەوە ژیانی کۆمەڵایەتیانەی تێدا دەردەکەون و دەمارگیری شارنشینی لە خانەی خۆیدا کۆ دەکاتەوە. هەموو شارێکی ناوچەکەش وەک نەریتە چەند گەڕەکێک لە خۆ دەگرێت. هەر گەڕەکێک لە گەڕەکەکانی شار لە شەقامێکی پان و کۆڵانە تەسک و تەنگ و پێچاو پێچەکانی کە لقی شەقامە گەورەکان پێک دێنێت. کەرکووکی ژۆک و هەر شارێکی تر هاوپەیوەستی هەمان وەسف و پێناسەیە بۆ گەڕەک کە لە چوارچێوەی هەندێک تایبەتمەندی خۆی کە لەگەڵ ڕەوتی مێژووی خۆیدا هاوگونجاو بووە و جوانکاری خۆی ڕەنگی داوەتەوە لە ئاقاری هونەری تەلارسازی و نەخش و نیگاری تایبەت بەخۆی. هەر گەڕەکێک لە گەڕەکەکانی کەرکووک هەریەکەیان تایبەتمەندی خۆیان هەیە و جوانکاری و گەشەکردنی لە چوارچێوەی کۆمەڵێک بنەما خۆی چڕ کردوتەوە. بە پێی چەند زانیاریەک باری ئاوەدانی شاری کەرکووک لە سەدەی 19هەمدا پەرەسەندنێکی بەرچاوی بەخۆوە بینیوە. ئەم گەشەکردن و پەرەسەندنە لە کۆتایی سەدەی 19هەم و سەرەتای سەدەی 20هەمدا گەورەتر بووە کە لەو ساڵانە شاری کەرکووک لە 3 بەش پێکهاتووە و پێک دێت: قەڵا، بەرقەڵا، قۆریە. هەر 3 بەشەکەشی بەسەریەکەوە بریتی بوون لە 22 گەڕەک بەم شێوەیە: 1 گەڕەکەکانی قەڵا 3 گەڕەک، 2 گەڕەکەکانی بەرقەڵا 9 گەڕەک، 3 گەڕەکەکانی قۆریە 10 گەڕەک.